ساڵتە لێ بێت بینەرانی کورسات نیوز منەوە ڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر هەرێم لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا. هەمومان نەزانین ماوەی 2 هەفتە زیاترە وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕست و تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدان بۆ گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق لەگەڵ بەرپرسانی باڵای عێراق لەگەڵ سەرۆکی هەرسێ سەرۆکایەتیەکەی عێراق و هەروەها زۆربەی کوتلە سیاسیەکان لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک لەسەر پرۆژەی بودجەی حکوومەتی عێراق بە پشکی هەرێمی کوردستانیشەوە. دیارە لە ماوەی ئەو مانەوەی وەفدی هەرێم لە بەغدا کۆمەڵێک دیداری گرنگ لەسەر ئاستی باڵا ئەنجام درراوە و بەڕاشکاوانە هەردوو لا گفتوگۆیان کردو لەسەر ئەو کێشانەی کە لە ڕابردوو و لە ئێستاشدا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەیە بۆی کە دەرچەیەک یاخود سیغەیەکی یاسایی بۆ بدۆزنەوە و ڕێکەوتنێک هەبێت لەسەری تاوەکو لە بودجەی ساڵی 2020 عێراقدا پشکی هەرێمیش جێ بکرێتەوە وەکو لەوەی کە جێکراوەتەوە بۆی کە بە هەردوو لا پابەندیەکانی خۆیان بسەلمێنن و هەرێمی کوردستان پابند بێ بۆ بەڵێنانی کە داوێتی ئەویشکە ڕێکەوتنە لەگەڵ بەغدا بەوەی کە مانگانە 250,000 بەرمیل نەوت لەگەڵ بەشێک لە داهاتی ناوخۆ بداتە عێراق لە بەرامبەردا حکوومەتی عێراقی لە 12.67 لە بودجەی عێراقدا بۆ هەرێمی کوردستان دیاری کردووە. ئەم ڕێکەوتنە ئاخۆ دێتە بەرهەم چونکە تاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێک لە نێوان هەردوو لا دایمزا نەکراوە. ئاماژەکان بەرەوچۆگەن ئەگەر هەرێمی کوردستان پابند بێ حکوومەتی عێراق پابند دەبێ بە ناردنی ئەو پشکە و ئەگەر حکوومەتی عێراق پابند نەبوو ڕێکارەکانی دیکە چیە کە هەرێمی کوردستان پێویستە بیگرێتە بەر. هەمووان نەزانین ئەم شەویش بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سەعات 9:30 خولەک بەدواوە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە لەسەر ئەنجامی سەردانەکەی بۆ بەغدا. ئەم شەو لە پانۆراما گفتوگۆکەین لەسەر کۆمەڵێک تەوەری وابەسە بە پشکی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق بە میوانداری زۆر بەڕست دکتۆر تا حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر بەخێر سپاس دەکەین کە میوانداری ئەمەت قبوڵ کرد. هەمووان نەزانین لە دوێنێدا ئەنجومەنی وەزیرانی عێراق پرۆژە یاسای بودجەی پەسەند کرد بۆ ڕێکارانەی کە هەیە و بۆ پشکەی کە بۆ هەرێمی کوردستانیش دیاری کراوە. ڕاستە پێشتر یعنی هەندێک لە خاڵەکانی نێو پرۆژە یاساکە دزەی کردبوو و بڵاو کرایەوە بینیشمان. بەگشتی خوێنەوەتان بۆ پرۆژە یاسای 2020 عێراق چۆنە؟ زۆر سپاس کاکاوڕێ، سپاس بۆ میوانداریە. بەڕاستی ئێمە ئەگەر باز لە کۆی هەموو پرۆسەکە بکەین مەسلەی یاسای بودجە و یاسای کورتێنانی غەرز بۆ کورتێنانی بڵێن بودجەی عێراقی لە مانگی لە ڕابردوو پەسەندکرا ئەمانە کۆمەڵێک پێشاتی تازە بوون و هەروەها دابەزاندنی نرخی دراو لە بەرامبەر دۆلار و ئەمانە سەرباری ئەو بڵێن کێشە دارایی هەم لە هەرێمە هەیە و هەم لە عێراقیشە هەیە. ئەمە بۆتە ڕەنگە شتێک یان با بڵێن وێنەیەکی تەڵخ کە ڕەنگە زۆر ڕوون نەبێت لە بەرچاو خەڵکە. کەس نازانێت ئایا بەرەو چوو ئەڕوات. لایەنەکان ئێمە ئاخر کۆبوونەوە کە دانیشتین لە پەرلەمانە لایەنەکان زۆر تووڕە بوون بە شیعە و بە سونەوە و هەندێک کورد تووڕە بوون؟ نا بڵێن لە حکومەتی عێراقی حکومەتی عێراقی تووڕە بوون لەوەی کە بەڕاستی بە یەک پاکێج یعنی یەک گوژمە گۆڕانکاری سەیر و سەمەرە ڕوویە لە بڕێکە بڵێن نرخی دراوی دابەزان لە بڕێکە ئەوە مەسەلەی بودجە و کۆمەڵێک خاڵیتیا لە و باجیشی خسۆتە سەر موچەی فەرمانبەران. بەڵێ هەم لە باڵاکانیش بۆ هەمان شێوە ئەمانە هەمووی ینی کۆمەڵێک شتن کە بۆ لە سەرباری ئەوەش ینی لە کورتێنانەکەشە هەر جێژیر نیە. ینی یەکەم جار کە ئەمەد 50 میلیارد دلار ساڵەن 43 نازانم ینی لەوەشە هەر لە نەبووەوە کورتێنانەکە چەنە. بەڵێ ینی تا ئێستا شار ڕقەمەکانی یاریەکە ئەڵێ نا 50 ئەوڵێ نەخێر 42 لەبەر ئەوە ئەمانە ینی وەکو باسم کرد وێنەیەکی زۆر تەڵخی دروست کردووە لە بڵێن لە مستەقبەلی ئەم پرۆسەی بەروچووە ئەڕوات بەدەر لە هەموو مەسەلەکان کامی کە پەیوەندیدارە بە یاسای بودجە و گۆڕانکاریەکان لە مەسەلی دارایی عێراقا مەسەلە سیاسەکەیە کە تا ئێستا
با بڵێن ئەوەی کە بەلای ئەمە مهمە بەنسبەت هەرێم و بەغدا یعنی ئێمە بەرەو چوە ئەڕوین ئەوەی با بڵێن ئەو بڕگەی کادانراوە لەسەر مەسلەی ئەوەی کە 15 ئەو لە بەرامبەردا 250,000 بەرمیل و إلى آخر ئەمانە ئایا ئەمە چەکەراکات 2009 ئێمە ئەو بڵێنەوە دەهۆڵە هاکوتین ئایا ڕێکەون ڕێناکەون حکومەتی هەرێم ئەوە واکراوە و جێگیر کراوە خەڵک برسیە خەڵک تاوانی نییە لە مەسلەی سیراعی سیاسیە لەبەرەوە ئەمانە باس لەسەر ئەم مەسلەی کرا بەڕاستی یعنی شتەکان بە تەواوەتی دیار نییە نەئەوەتانێ ئەزانیت سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەتی هەرێم با بڵێن بەرەوچوو ئەڕوات ئایا ڕێکەون لەگەڵ حکومەتی بەغدایە ئایا بەغدا بە هەمان شێوە نیەت پاکە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ حکومەتی هەرێمە چکە بۆ خۆشی کە وەزعی دارایەکەی زۆر خراپە و تا ئێستاش با بڵێن دەستی بردو بە کۆمەڵێک مەلەفی زۆر خراپ من ئەمڕۆ لەگەڵ برادێکە بڵێن لە بانک و ئەمانەیەشی کرد ینی باسی لە مەسلەی کردیوت هەتاکو تهریبی زەڕیبە واتە ئەوانەی کە ڕەنگە ملیۆنەرەکان دەوڵەمەندەکان ناکەونە ژێرباری ئەوەی کەچن زەڕیبەی من بە حکومەتی عراقیش یعنی مەبەست قەزەکەم ئەمە لە بەڵقتەیەکی بچووکەوە باز لەسەرەوە لە مەسلەیەکەم کە ئەڵێم گەندەڵەیەکی زۆر بەفراوانە حکومەتی عراقی جەنجومگەکانی گرتوۆ لە عراق سەرجەم جوگەکانی گرتوۆ کە تەسیریشی مباشر و غیر مباشریشی لەسەر بودجێ عراقی داناوە دەیان و خەیاڵی سنووری هەیە دەیان با بڵێن کە ڕۆژانە دەیان ملیۆن دلار ئەدەزرێت بە ناوی سەیر و سەمرەوە یعنی ئەمانە هەمووی بۆتە زەختێک یا با بڵێن کە چەند ساڵی ڕابردوو ئەم شتات بەردەوام بوو ئێستا نەتیجەکەی خەریکە دەرەکەوێت ئەم نەتیجەیە نەتیجەیەکی زۆر قورسە نەتیجەیە کە ئینهیاری اقتصادی لێ ئەبێتەوە کە ئەمە ئینهیاری اقتصادی لە هەموو مؤسسات داڕمێت حکومەتی ڕەنگە وای لێبێت کە ئینشاءڵڵا قەت ئەو شتە ڕوونایەت لەوانێ جەنگێکی ناوخۆ دروست بێت ملیشیاتی سەیر و سەمەرە هەیە لە ناوبەغایە چەند شەوێک دوو شەو لەوم پێش چەند ساروخێکیان لە ناو خەزراەکە بەر سەفارەت نەکەوت هەر بەر ئەوێژ نەکەوت بەر کۆمەڵێک لەو شوقانە کەوت ئەو شوقانی تەنیش سەفارەتن کە خەڵکی بێتاوانی لێ و خەڵکی بڵێن ئەوانەی لێ لەبەر وەسەیرەکەی هەر لە ئێستا وەسیر ئەم وەزع هەر ئاوا بەردەوام و حکومەت و دام و دەستگا و مؤسساتی دەوڵەتی شەر لە شوێنی خۆیاتی و گەندەڵی شەر زیاترەکات و سراعی سیاسی شەر قوڵترە بێتەوە لەبەرەوە هیوادارین شتەکان بەرەو ئاقارەخی باشتر کەواتە وێناکردنی ئەو ڕۆژەی کە جەنابە دامەژەت پێدا لە عێراقدا هەیە و بەگشتی ینی سەرجەم جومبەکانی گرتوۆ ینی ئەمە بێهیوایشی دروست کردووە لەناو خەڵکی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە چکە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان زۆر ئومێد و هیوایان هەڵچنی بوو لەسەر ڕێکەوتن لەگەڵ بەغدا و لەسەر چوونی ئەم وەفدە باڵای حکومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوبات بۆ بەغدا ئەوەی کە گرنگە لێرە دامنەوێت لە جەناب بپرسم ینی ئێوە نازم تا چەند ئاگادار بووی دکتۆر ینی وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا کاتێک کە ئەم وەفدە هاتنە ئەوێت چکە بەڕاستی موشمانە زین بینیمان کە هەموو ئامادەیشی خۆیان دەربڕی بوو بۆ ڕادستکردنی نەوت بۆ ڕادستکردنی داهاتی ناوخۆ لە بەرامبەردا کە ڕێبکەون لەگەڵ بەغدا و پشتی هەرێمی کوردستان دیاری بکرێت گەر هەرێمی کوردستان ئەلەم ڕەوشە نالەبار و ئاڵۆزەی کە جەنابەت وێنات کرد لە عێراقا هەیە بە هەموو مەرجەکانی بەغداش ڕازی بێت ئەتوانین بڵێن لە دوجار بەغا پابەندە بێ پێوەی یاخود نەخێر بەغا کۆمەڵی لایەنی دیکە هەیە کە ئەقەلە بۆ حکوومەتی عێراقی دروستەکەن بایمە فترێک یا با بڵێن ئەم مانگە بچینە دواوە باز لە هەوڵەکانی شێتی نیشتوانی کوردستان بکەین گرنگەوە ینی بیدایەتی هەوڵەکان لەوایە بوو کە بەڕێز هاوسەرۆکان کاک شەغلاور و کاک پاڤێڵ لە دوو لاوە لە دوو جەمسەرەوە هەوڵەکانیان دەست پێ کرد هەوڵێک لە ناو بەغدا و هەوڵێک لەگەڵ سەرجەم لایەنە کوردستانیەکان بە پارتی دموکراتی کوردستانیشەوە لەبەرەوە ئەمە لە پای چیوە بوو لە پای ئەو درکردن بوو بۆ پێشاتە خراپانەی کە ئێستا بۆ جەنابتم باس کرد کە ڕەنگە نەتیجەکەشی خراپتر بێت من نازانم ڕەنگە هیوادارم کە قوبات بڵێن لە هینەکانە سەرکەوتوو ئینشاڵڵا سەرکەوتوو شەبێت یانی ئەوەی کە پێش بڵێن چاوەڕێن کە قسە لەسەر مەسەلەکان بکات لەبەرەوە ئەمە بۆکو هەنگاوی یەکەم ئەوە بوو کە کرا ینی هیچ نەبێ قەنەعەت بە کە باڵێن پارتی دموکراتی کوردستان و لایەنەکانی تریش بکرێت کە وردە بێنە پێشەوە بۆ ئەم مەسەلەی حەسم کرێت خەڵک ڕژایە سەرجادە کۆمەڵێک ڕووداوی زۆر نەخوازرا و ناخۆش ڕوویە و خەڵکی سیڤیل خەڵکی پێشمەرگە خەڵکی
با بڵێن کۆمەڵی خەڵک کە لەو وەسەتەیە بوو بەڕاستی شەهید کران ناخۆش بوو یعنی کۆمەڵێک پێشاتی زۆر ناخۆش لە بڵێن لە هەرێمی خۆمانە ڕوویە لەبەرەوە ئەمە دەرچەی یاخود دەرەنجامی ئەو سیاسەتە غەڵەتەیەک پێشتر پەیڕەو ئەکرا کە ضرور بوو ئێمە لە پای ئەوەی کە سەیری ئەوە بکەین بەرەو ئاقارێکی تر و بەرەو ئاڕاستەیەکی تر بەرەو باکوور بڕۆین ئەوایە بەرەو باشوور بڕۆشینایە تا ئێستا ڕێکەوتنی 50 ساڵەمان لەگەڵ باکوورە کردووە لەگەڵ وڵاتێکی تراوکردنا هیچ علاقەیەکی لەگەڵ ئێمە نییە ئەوایە ئەمە لەگەڵ حکومەتی ناوەندی ئەم ئیشە کۆتایی پێ بەهاتایە و ئێمە نەگەشینایەتە بارحاڵ ئەوەی کە ڕوویە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو خودی کاقوبادش کە لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەوە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڕاستی ئێمە ئەو فترەی کە لەوێ بووین ئاگام لێ بوو کە هەوڵەکان ئەوەی کە لە توانایە بۆ ئەی کرد و کردیشی لەگەڵ سەرجەم لایەنەکانە کۆبنەوەی کرد لەگەڵ هەرچی ئەوەی دەسەڵاتدارە لە حکوومەتی بەغایە بە لایەنە سیاسەکانیشەوە بە ئەوەی کە لە ناو حکوومەتی عێراقیایە بەردەوام بوو لە گفتوگۆکردن و ڕاو سەرنجی با بڵێن کۆمەڵانی خەڵکی خۆمانی پێگەیاندون کە نیەتەکە هەیە کە ئێمە ڕێبکەوین لەگەڵیانە دەرەنجامەکەی چی بوو تا ئێستاش ئێمە چاوەڕێن ئینشەڵا ئەوە نەتیجەکان ئەوە ئیبین لە وەکەوەی کە جەنابەت باس کرد ئەم شەو کۆنفرانسەکە ئەبەسرێ بەڵام بۆ وای لێ هاتووە تا ئێستا وەکو باسم کرد یعنی ئێمە ئەگەر ئەو فترانی پێشوو ئێمە بەهاتینایە و بڵێن لەسەر ئەساسی متمانە شتەکانمە بنیاد بنرایە و ڕوئیای با بڵێن هەرێمی کوردستان کە پارچەیەکە لە عێراق و بەپێی دەستور و بەپێی قانون ئەومان بخسایەتە سەر مێزی گفتوگۆکردن و مامەڵەمان لەسەر ئەساسی مؤسساتی دەوڵەت و حکومداری وەکو هەرێمیشی فدراڵی ئیشەکانمان تێپەڕاندا ئێستا بەم نەتیجەی ئێستا ناگەشتن و ئیشەکان ئاسانتر ئەبوو على كل حال ئەیتر ئەوەی کە هێستا هەیە ئەمەیە کە ئیبینی دکتۆر باسی متمانەت کرد ینی لە ڕابردوو خۆ زۆر جار ینی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداژ متمانیان بەیەک نەبووەوە ئەم متمانەیە ڕاستە بەوەی هەندێک هۆکارەوە ینی لە نێوان هەردوو لادا نەماوە شێ توانێ و متمانەیە بگەڕێنێتەوە خۆ هەرێمی کوردستان و تا ئێستا بۆ نمونە بە هەموو شێوەکان دەڵێ ئێمە دەمانەوێت متمانە هەبێ و پابندیش دەبین بۆی کە ئەگەر ڕێبکەین لەگەڵ بەغدا ئەو پابندیانی خۆمان جێبەجێ بکەین ئەی چی ئەتوانێ ینی متمانە بە بەغدا بکرێت یا نەکرێت لە ئێستادا چکە بە حقت خۆمان نەزانینەوە جەنابیشت لە ئەنجومەنی نوێنەرانی لە عێراق ینی ئەو ڕەوشی عێراقە کە بەو شێوەیە دەگوزارێت ینی ڕۆژانەی بینی کاکەوڕێ بەسەر بتمانە لەسەر ئەساسی ئەوە کرد کە ئێمە بتوانین علاقەیەکی باشمان هەبووە و مانتوانێت ڕۆڵێکی گەورەتر و باشتریشمان هەبووە لەناو هەم لەناو مؤسساتی دەوڵەتی عێراقیە وە گوتاری خۆمان بگونجاندە لەگەڵ هەلومەرجی تازە کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو پێشاتانە بکەین کە بەڕوو ڕوومان ئەبێتەوە لە هەموو ڕوویەکە بەسەر لێ 16 ئۆکتۆبر و کۆمەڵە شتی زۆر سەیر و سەمەرە ڕوویە کە ئەمانە هەمووی ئەو تەسیراتێکی زۆر سلبی دروست کرد ئەمە بوو کە وای کرد کە متمانە لە نێوان با بڵێن هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی ناوەندیە وردەوردە بەرەو داڕمان ڕۆیشت و ئەوەی کە ڕوویە و بینیمان لەبەرەوە ئەم متمانەیە ئاسان نییە سەر لە نوێت و بیتەوە تۆڵی من مشارێکم لەگەڵتا هەموو شتێک ئەوەی کە من هەمە ئیخەمە سەر مێز بەیەکەوە بەشێکین وەکو برا لە پڕێکە تو پشتی تێەکەیت وڵی نەخێر من ئەمەوێت ئەمە بۆ خۆم و استقلالیت و سەربەخۆی خۆم وەرگرم بێ ئەوەی تۆ بگەڕیتەوە سەر قەنەعەت بە بەرامبەرەکەت بکەین بە بێ ئەوەی کە بگەڕیتەوە بۆی کە قەنەعەت بە دەوروبەری خۆت بکەی بڵێ کاکە ئەمە حکوم مافی خۆمە من ئەمەوێت چەند 100 ساڵێکە چەند هزار ساڵێکە من هەوڵێن بۆ ئەم مافی خۆم کە تۆ قەنەعەتت پێی هێنا ئەهلا وسەهلا تۆ ئەتوانیت ئەمە پرۆسەکە بەردەوام بکەیت نەتوانی قەنەعەت پێبێنی ئەوەیە کە ئێستا نەتائیج و دەرەنجامەکانی وای لێ هات کە بەداخەوە ئەو نەتائیجە ناخۆشانە و کە ئەوە بوو کەرکوک یان لە کەرکووکە پاشەک شامان کرد کۆمەڵێک یعنی شتی زۆر ناخۆش ڕوویە کە بڕاستی تا ئێستا ئەو کاریگەری هەر هەیە دوجار ینی نەمانی تەوافقیش لە عێراق و بە دیاریکراوی ژنە ئەنجومەنی نوێنەران کە ئەمە کارەساتیشی گەورەیە چکە بەڕاستی ئێمەی کورد کەمینین و ئەگەر تەوافق نەکەین لەگەڵ لایەنێکی شیعی یا سونی ناتوانین هەندێک پرۆژە یاسا کە دێتە ئەوێ خۆشان ئاگادارن بەدڵی خۆمان ڕایی بکەین بەڕاستی لێ ئێمە ئەمانتوانەی تۆزێک دووربینتر بمان ڕوانایە ئەو شەوەی کە ئێمە دانیشتین لەسەر گفتوگۆمان لەسەر ئەوە کرد ئەو تێکسانەی ئەنووسرا و دائەندرا تێکسی زۆر ینی ئاسان بووە ماتوانی مامەڵی پێوەستن لە پرۆژەی قەرزەکەی بەڵێ ینی پێویستی ناکرد خەنجەرمان لێ درا و نازم چەقۆمان لە پێش ئەمانە هەموو شتی ئەم گوتارە ناخۆشانە تۆ تەسیر لەسەر پێگەی تۆ داهێت بەرامبەرەکە لە هەرێم لەوێ کاردانەوەی بێ لە کاک هاوڕێژانێ زانی چۆن نەخۆ ئەمە تۆ بتێوە نەتەوەی واقعەکەیە
زۆرینە و کەمینە ئێمە مەسلەی تەوافقی نیشتیمانی دوای 2023 ئەوە بوو کە خوا لە خۆش بەڕێز مام جەلال ینی خستیە گوێی هەمومان یەک بێک و بەشی ئەو سونەکانیشەوە بە هەمان شێوە و دەستێکی زۆر باڵای هەبوو لەوەی کە توانی عێراقی تازە لەسەر ئەساسی دیموکراسیەت و یەکتر قوبڵکردن و ینی فرەنەتەوەی دروستکەین کە ئەمە وابێت کە هەر یەکە لە نەتەوەەکان و قومێتە جیاوازەکان کە لە ناو عێراق هەیە بە هەموو ئاینەکان و بە هەموو نەتەوەکانی تریش و بە ئەمانە هەمووی شوێن و پێگەی خۆی هەبێت توانای ئەویان هەبێت کە قسە بکەن مافخورا نەبن بەڵێ ئەمە چەکەرەی کردبوو لە دوای 2023 یعنی وردە ئیشی لەسەر کرا ئەو سیراعی کە لە بینی شیعە و سونەیە بوو کە بڵێن دواتر کە بووە هۆی شەڕێکی ناوخۆی لە نێو ینی خوێناوی لە ینی جاری وە هەبوو لەسەر لە یەک شوێنێکە کە ئێمە زۆر جار ینی بۆمان ڕاستەکەنەوەوانە 600 کەس لە یەک ڕۆژەیە لە یەک سەعاتە ئەعدام کراوە یا ڕەمی کراوە ئەمانە هەمووی ئەمە گەر بگەڕێتەوە سەر تاریخی ئەوان سیرەکەی تاریخەکان ینی تاریخی خوێناوی نێوان شیوعە و سونە ئەمە بەتاوەتی بۆ دەرەکە بکە ئەو سیراعەت چیە لە بینیانە بەهەرحاڵ المهم ئەوەی کە ڕوویا و ئەو چەند ساڵ و 20 ساڵی کە هاتە پێشەوە بەنسبەت ئێمەی کوردیشەوە بە هەمان شێوە ینی ئێمەش لەم ئاخر و ئۆخری کە ئێمە بەڕاستی دوای بڵێن خوا لە خۆش و هەواڵ مام جەلال ینی ڕەنگە بڵێم نەمانتوانی بۆ ئاڕاستەیە بڕۆین کە ئەوەی کە بنیادرابووی زیاتر پەری پێبین لەبەرەوە تۆ کە ئەمەد نەتوانیت بەرامبەرەکەت بەتاوەتی ئەو بڵێن خاڵە بە هاوبەشانی کە لە نێوان یەکتریا هەیە زیاتر جەختی لەسەر بکەیتەوە زیاتر تۆ باز لە پێکەوەژیان و فرەیی و ئەمانە زیاتر لەسەر کرد و تۆ هەموو تەرکیزی خۆی بۆ بەرەو شوێنێکی تر بریت و بچێ عقدی 50 ساڵ و 20 ساڵ و نازانم چی ئەو سەر و سەر بکەی نەتیجەکەی هەر ئەوەی لێ بەرامبەرەکەت کە تۆ لە چوارچوەیەکی فیدرالی و کە پێوتری دەوڵەتی عێراقی تایە ئەژیت و تۆ بەشێکی لەم دەوڵەتە بتوانەکە بچڕێ ئەمەیە کە ئەو پرۆسی پێشوو بوو کە وای کردو تا ئێستا ڕەنگە لە یاسای قەرزەکە ئەوان بڵێ ینی وایان کرد کە ئیتر زەختی خۆیان وەکەوەی کە زۆرینەن بەکاری بێن و بۆشان چوە سەر خطواتی داهاتووتر چی ئەبێت و بەرەوچوو ئەوڕۆین ئەمەیان تا ئێستا زۆر وازەح نییە چونکە بەڕاستی حکوومەتی عێراقی بۆ خۆشی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی زۆر هەزیلە لە موسسات هێشتا سیراعاتی دەولی و ئێقلیمی لە ناو جەرگەی بەغاو لە ناو جەرگی عێراقا تەصفیاتی حساباتەکرێن قایدی عسکەری لە ناو عێراقا ئەکوژێ مەسەلەن بنکەی سەربازی وڵاتانی بڵێن دەولی لە ئەمریکاوانە بڵێن بردومانەکرێ موسساتی دەولی وەکو بۆ نمونە قونسوڵیات و سەفارەتەکان بردومانەکرێن سەیرەکەی ئەم سیراعە کە تۆ ئەگە سەیری ئەەکەی عێراق وەکو ساحەیەکی لێ هاتووە هەرێکەویت بۆ خۆی لەوێ بەردێک فڕێهات و کاریگەری هەیە بۆ سەر ڕۆژی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا لە هەموو ڕۆکانەوە بەڵام ئەی بۆ هەمیشە دەوترێت ینی ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەمکە استراتیژیمان بەغدایە کە ئەمکە استراتیژیمان بەغدا بێن کاوتە ئێمەش بەشێشین لەم دەوڵەتە فیدرالی کە هەیە و بەپێی یاسا و دەستورەکانی عێراقیش کە مافی بۆ هەموو بەشەکان یاخود بۆ هەموو هەرێمەکان و پارێزگاکان دیاری کردووە دەبێت بەغداش پابند بێ بۆی کە لە بودجە لە سەرەواتی سەرزەمینی و ژێرزەمینی مافی کوردیش بدات و ئێمە پرسیارمان یعنی علامەتی پرسیارمان لەسەر هاوبەشی خۆماندانە کە لەگەڵ پێکاتەکانی ترایژینە ئێمە بووین کە عێراقمان دامەزران بەبێ هەواڵ مام جەلال و قسەی هەواڵ مام جەلال چ قودرەتێک بوو ڕێز وزرایەدا بدرێ ئێوە نییە یعنی لە دوای 2023 لە کۆبوونەوەی لەندەن معرضی عێراقی لە لەندەن و کۆبوونەوەی معرض عێراقی لە سەلاحەدین خۆ هەر ئێمە بەشدار بن کە عێراقی تازە بنیاد بنرینەوە کاتیان ئێمە کورد خۆشمان هۆکارین بۆی کە پاشەخشەمان کە تۆ شکت لە هاوەشی خۆت بوو لە شوێنەکەی خۆت کە خۆتت یا دروست کردووە ئەی تۆ بەرامبەرەکەت ئەبێت چۆن بڕوانێتە ئەو مەسەلەیە کە تۆ هاتیت علامەتی سفامت لەسەر ئەوەی کرد لەسەر ئەوە دانا وەڵاهی من گەلێکی باشخوراوم و من ناتوانم ئیتر بەردەوام بوو منە بێ سەر بەخۆی تو ئەمە علامەتی سفام لەسەر ینی هاوبەشی خۆت دەئەنیت لەو چوارچێوەی کە خۆشت یا بەشدار بووی دایبنی لە دەستورە خۆت یا بەشدار بووی لە قوانینەکانی تر خۆت یا بەشدار بووی لە پرۆسەی هەڵبژاردنەکانە لە هەموو هەڵبژاردنەکان خۆت یا بەشدار بووی لە دابەشکردنی پۆستەکانە خۆت یا بەشدار بووی بە قووەتێکی زۆر و ئاهاتی تەبەغدا و مەسەلەن داوای پۆستەکان کرد و سیراع لەگەڵ
با بڵێن حیزبەکاری تریشا کریا بەڵامەکەەوەی کە پابند نییە بە دەستورەوە ینی لایەنی بەرپرسە لە بەغدا بەڕاستی دکتۆر خۆشتانەوە باشە زانوە هاوڕێژان ئێمە ینی لایەنی بەرپرس کێە هەر ئێمەین و بەغدایە و لایەنێکی درە و شیعە و سونەیە ینی ئەگەر ئێمە خوێندنەوەی خۆمان وەکو خۆمان بۆ خۆمان نەبێت ئەوەیە کە وەکو کەسایەتێکی هەزیل و زعیفە کەوینە ناو مۆزوعەکەەوە ئێمە خۆمان بەشدارین لە ناو مۆزوعەکەیە ئێمە خۆمان پێویست ناکە من بێم دانیشم ئەوە سراعێکە سنەش داوایەکە و شیعەش داوایەکە و شیعە داوای شتێکی ترەکە و سنە داوای شتێکی ڕێگە پرۆژە یاسایەگێتە پێشەوە تۆش ڕەنگە قازانجی لێ بکەی احتیمالە تۆ هاوبەشی لەسەر شتەکانە بەڵام خۆ ئەوە شتێک نییە تۆ بڵێ سفرێکی حاضر بێ دان درابێ و تۆ دانیشە و تۆ هیچ ئەرکێک لەسەر نییە و وەرە چی تایە تۆ خۆشت ئەتوانێت یا بەشداربی باشتیوانە ینی زۆر باشە بوو ڕقسەکەش پێڕم دکتۆرجان ئەمە لە ڕووی سراعە درێژخایەنەکە و کە هەیە و ئێمە زۆر جار نەمانتوانی و سراعەوەکو جەناب تەڵی بە پێویست بین بەڵام ئێستا ئەگەر بینەوە سەر ئەم پرۆژە یاسای بودجەیە کە بۆ 2021 دیاری کراوە ینی عێراق و حکوومەتی عێراقی بە پێی یاسا و دەستور پشکی هەرێمی دیاری کردووە یاخود بە پێی ئەو ڕێکەوتنەیە کە ئێستا لە نێوان هەرێم و عێراقدا کرد ئەوەی تا ئێستا هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانە قسەی و باسی لەسەر کراوە نەهاتوتە ئەنجومەنی نوێنەران کە بێتە سەر ئەنجومەنی نوێنەران و درافتی کۆتایی بێتە بەردەمی ئێمە و ئێمە دراسەیەکین تەمان سەیری حاڵەتەکانەکەین ئەو کاتە ئەکەوین ئەوەی کە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی ترا بکەین و هەروەها وەفدی هەرێمیش تەبعا نەبێ حاضر بێت لەسەر ئەوەی کە چۆن مەسەلەن ئەم بودجێ نووسرا و پشکی هەرێم بۆ وادانراوە بۆ دانراوە مەسەلەن ئەمانە هەمووی سەوباسێکی زۆر ئەخانێ من بەبیرمێ لە 2009 کاتێک کە پشکی هەرێم دانرا بە 12 پوین شتێک بوو 6 ئەوانە ینی بەڵام خۆ هەر لەو 12 نەبوو بەڵام ئێمە لە بڕگەکانی تریشە کۆمەڵێ شتی ترمان ینی لێ بڵێن چەسپان مەسەلەن بۆ هەندێک لە ئیدارەکان ئیدارە سەر بەخۆنێکی ملیارێکمان بۆ دانا یعنی زیاترتان چەسپانیەوە بەڵێ ینی دوایەوە مەسەلەن بۆ هێزی پێشمەرگەی قارەمانەکان ئێمە 6 ملیارمان چەسپان لەناو بودجەی حکوومەتی عێراقی لەبەرەوە ئەمە وردەکاریانە لە دوایی هەیەتە پێشەوە کە بەس ئاخر درافت کە لە حکوومەتی بەغداوێت تەسلیمی بڵێن بەڕسمی ئەنجومەنی نوێنەران نەکرێ و کاتە ئێمە گفتوگویانە دەست پێکا لە ئەنجومەنیەوە لەسەر پرۆژە یاسای بودجە ئەوەی کە ئێستا هەیە احتیمال لە دوای یەک لەوانەیە ئەگەر پەلی تیا بکرێت و یاخو با بڵێن زووتر بگات ئیتر نازانم ئەو کاتە سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران خۆی قەرارەیە کە بڵێن جەلسەیەکی نائتیادی دروست کات و ئێمە بینە ناو جەلسەوە باشە ئەو کاتە کە پرۆژە یاساکە دێت ینی دیارە هەمومان نەزانین لەو چۆکو پرۆژە یاسای قەرزی لێ بێ بەڵام کەمتر لەو چووکە وەفدی هەرێم لە بەغدا بۆ بە سەرۆکاتی کاقوباد و گفتوگوی چڕوپڕ کراوە تا ڕادەیەک ینی هەم لەگەڵ لایەنە سیاسەکانی شیعە هەم سونە هەم سەرۆکاتیەکانی عێراق ینی گفتوگوی باش کراوە ئەتوانین بڵین ئەم جارە کۆنتاکتی ئێوەیە لە ناو ئەنجومەنی نوێنەران جارێکی دیکە بجوڵێنەوە و لۆبی بکەن و تەنسیق بکەن لەگەڵ لایەنەکانی دیکەی شیعە بۆ یاری هیچ نەبێت تا ڕاتەیەک ئەوان دان بە مافەکانی کووردا بنێن لە بودجەکەدا کاک هاوڕێ بەدەر لەوەی کە ئێمە هەوڵی خۆمان لەناو بڵێن ئەنجومەنی نوێنەرانین بەڵام خۆی عادەتەن ئەم مەسەلانە سیاسیە پێشەوەی کە بێتەوەی کە بێت قانونی و دەسووری مەسەلە سیاسەکە بێ پێش لە دووە لە ینی لە دەرەوەی هۆڵی پەرلەمان و لە بڵێن لایەنەکان بخۆیان کۆبنەوە ڕێکەوتن ئەەکەن و دواتر شتەکان و بڵێن ئەوەی کار لەسەری ڕێکراوە بە ئێمە ئاگات و ئێمە چۆن بتوانین هەم خزمەت بە لایەنێکی تر پێین ڕەنگە لە بڕگەیە کە مەبەستی بێ کە تێپەڕێت و هەمیش ئەویش چۆن هاوکارە بێت لەگەڵ ئێمە کە ئێمە لە بڕگەیەکە مەبەستمانە تێپەڕێن لەبەرەوە هەمووی اتفاقاتی سیاسی لە دەروی پەرلەمان ئەم شتە ئەکرێن ئەوەی کە ئێمە ئەیکەین ئەوەیە کە زیاتر ئەو تەوجیهاتانێک کە لە حیزبە بۆمانێت و ئەوەی کە پێمان ئەوترێ ئێمەین لەسەر ڕزی واقع و لە هۆڵی پەرلەمانە جێبەجێکن بەدەر لەوەش ئەوەی کە پێمان ئەسپێرێت و ئەوەی کە لە مەسلحەتی ئێمەیە کە لە ناو پەرلەمانە بە لۆبیکردن و یاخوبە ڕێکەوتن لەگەڵ لایەنەکانی کوردەکانی ترە ئەتەمان ئەوەش ئێتە سەر ئەو مۆزوعی کە ئێمە بتوانین لە بڕگەکانە چۆن ئێمە بتوانین هاوکاری یەکتریش بین هیچ زانیاریەکە هەیە کە هیچ جوڵەیەکی سیاسی شەبێ بۆی کە پشتیوان بێت بۆ هەوڵەکانیەوە لە ئەنجومەنی نوێنەران کە توانن ینی پشکی هەرێمی کوردستان بە تەواوەتی بچەسپێنن لە پرۆژە یاساکەدا وڵی کاک هاوڕێ تا ئێستا لەسەر من ناتوانم هیچ تعلیقی لەسەر ئەمە بنج لەبەرەوەی هێشتا ئێمە چاوەڕێی کاخوانی بزین ئەو بەچی گەیشتووە نەتائیجی گفتوگۆکاری لەسەر مەسەلی یاسای قەرز و ئەوانە ینی ئەگەر هات پێ و یعنی گەشتنە ڕێکەوتنێک و ڕێکەوتنەکە کرابێت لەسەر یاسای قەرز ئەوە هەڵبەت بۆ مەسەلەی یاسای بودجەی 2021 ئەو کاتە ئاسانکاری زیاتر بێت و ئەتوانێت ینی مەسەلەکان وردە بگاتە ڕێکەوتنێ بز بە مەرجێک هەرێم ئەوەی لەسەرەتی با بڵێن پابند بی پێوەی
نەوت بدا نەوت بدات تەسلیمیەکە نازانم چۆنێتر عینەکەی با بڵێن ئەو دەستەواژەی کە ڕاستە بۆ ئەم مەسلەیە چکەوە نەم باس نازانم تەسلیمیەکەی ئەی بەخشی هێنی نازانم چی ینی بەڕاستی ئەم حکومەتە ئەوە لای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمە ئەوان ئیتر چۆن ڕێەکەون و چۆن ئەکەوت ناهێنێت چکە من قەنەعەتێکم هەیە تا ئەم مەسلەی یەکلا نەکرێتەوە بڕواناکەم حکوومەتی عێراقی پابەت بۆی کە با بڵێن پشکی هەرێم بنێرێت بۆ هەرێمی کوردستان باش گەر هەرێمی کوردستان پابند بوو بەوەی کە نەوتەکەوەکو دیاری کراوە 250,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەست بکات وەگەر لەگەڵ بەشێک لە داهاتی ناوخۆ ئەوەی کە دیاری کراوە 12.67 ینی زۆر بەتەواتی نازام 67 چەند هەرێم عێراق ماگانە ئەتوانێت پابند بێ بۆی کە پشکی هەرێم بدا یاخود نەخێر و کاتە ئەویش بەهۆی ئەوەی کە قەیرانی دارایی هەیە کورتێنانی هەیە ینی موازنەکەی بەتەواتی پڕ نەکراوەتەوە پشکەکەمان بۆ بنێرێت تا ئێستا عێراق لە بەرامبەر مۆزەفین و لە بەرامبەر مؤسساتی خۆی وابزان 20 ڕۆژێک هینەکانی معاش و شتەکەی دڵنیاشم لەوەی کە گەربێت و ڕێکەوتنێکی ڕسمی هەبێت لە نێوان هەرێم و هەرێم پابەتبوونی هەرێم بسەلمێنرێت لەسەر مەسلەی یاسای بودجە و ئەوەی کە بۆی دانراوە و شەرت و شروطانەی کە دانراوە قەنەعەتم نییە یعنی عێراق ئەو کاتە عێراقی ژبیانێکی بەدەستەوە نامێنێت دوای مەحفەلی دەوریش هەیە ینی تۆ توانی پەنایان بۆ بەری هیچ نەبێ و ئەمریکا لە مەنتیقەکەیە و هیچ نەبی یوئێنی لێ هیچ نەبێ کۆمەڵێک دۆست و ئەوانەی تریش هەیە کە توانیت مەسەن ئەوانیش هاوکار بن لەسەر دادگای فیدرالی ئەمەتوانین هیچ بین لە داهاتوە تا ئێستا دادگای فیدرالی بەڕاستی مشکلی هەیە یعنی ئەوەتانێت چەند ئەندامێکی هێشتا هین نییە یاساکەی هێشتا زۆر ینی هین نەبووە هێشتا بەڵێ یعنی ئەوانە هەمووی کێشەن بەڵام وەکو باسم کرد مەسلەکە پێش ئەوەی کە دەستوری قانونی بیت مەسلەکە سیاسی ئەگەر بێت و مثلا لە حکومەتی عادل عەبدولمەهدی ئەو ینی یەکەم وەزمە کە نردی 400 شتێک وابزانم ملیار بوو ینی تا فترێکی زۆر باشیش بەردەوام بوو لەسەر ئەو مەسلەیە قریبان ساڵێک بەردەوام ئەمە اتفاقێکی سیاسی یان لە پشت بوو ینی بەڕاستی لەبەرەوە ئەگەر بیتەوە سەر ئەم تەجروبانە سیر بکەیتەوە دڵنیاشم لەوەی هیوادارم ینی لە ئەم ڕێکەوتنەش ئەگەر بکرێت لەسەر یاسای بودجە ئەوانە دڵنیام کە هەر یەکە و پابند دەبێت لەسەر ئەو بەس بە مەرجێک هەرێمیش پابند بێ خۆتی حکوومەتەکەی مستەفا کازمی خۆی هێزی هەیە یاخود پاڵپشتەکە لایەنە سیاسی شیعەکان وەرەگرێ بە دیاریکرا ئەگەر ئەوان ڕازی نەبن لەسەر شتێک ینی ئەمیش ناتوانێت پابند بێ پێوی وایە یانە هیچ حکوومەتێکی عێراقی ببێ پاڵپشتی لایەنە سونیەکان بەتایبەتی سەدر و هەندێک لە ئەفو لایەنە شیعەکان نەیتوانیەوە بڕکات یان زۆر بەردەوام بێگەر بێت و بە پێی بەرژەوەندی و خواستی شەقام و خواستی لایەنە سیاسیەکان نەڕۆژ بێت ئەوەی کە بەسەر عادل عەبدولمەهدی ڕوویە بەڕاستی دەلالە ئەوە ینی ئەو هینایهێنێتەوە ئەو دەلیلەمان بۆ ئەهێنێتەوە کە بەڕاستی لایەنە شیعەکان لایەنە سونەکانیش بە هەمان شێوە بەتایبەتی لایەنە شیعەکان ئەگەر باسکەین قووەتێکی ئێزگار گەوریان هەیە لەسەر ئیلقالەکردن یاخود جوڵاندنی شارع و یاخود جوڵاندنی با بڵێن هێز کە وابێت کە کاریگەری لەسەر ئەوەدا بنێت کە ڕێز وزەراکەش لابرن ئێمە پێشەوەی بینەوە هەتاکو هەندێک لە لایەنەکان دەنگی ئەوە بوو کە ئیقالەی هەتاکو ئیمزاشیان کۆ کردەوە کە ڕێز وزەرا و سەرۆکی بانقی ناوەندی و لەگەڵ وەزیری داراییش بان کرد بۆ لە جەلسەیەکی نەعتیادێ بار کرێ بۆ با بڵێن پەرلەمان و ئیستیجواب کردن لەسەر حاڵەتانی کە ڕوویاوە لەبەرەوە دڵنیام لەوەی ئەگەر بێت و مستەفا کازمی ئەو پاڵپشتی نەبێت لە لایەنە سیاسیەکان قەنەعەتم نییە توانی خۆڕاگر بێ بەس کێشەکە لەوایە تا ئێستا عێراق خۆی لە ئەزمەیەکی زۆر قوڵی دارایی هەیە ئەم ئەزمە داراییە ینی تا ئێستا چاکسازی لە مەسلەی دارایی و پاکسازی لە کۆکردنەوەی داهاتەکانی خۆشیان نییە ینی ئەوەی کە هەیە نەوتەکەی ئەیفرۆشەیە هیچ داهاتێکی تری و ئەوەی نییە گومرگەکەیە دڵیام لەوەی گومرگەکەش بە پێی پێویست نایەتە ناو خەزینەی دەوڵەتەوە هەر یەکە و مافایەکە و لە شوێنێکە و دەستی گرتو بە داهاتی ئەو مەنتیقەیە وە بە هەمان شێوە ناو شارەکانی ڕۆسەی زۆربەی شارەکان تەنمیە اقتصادی تیان نەکراوە تۆ ئەگەر نیت ینی ئەو تەنمیە بە واقعین لە ناو شارەکانەیە لە ناو با بڵێن مؤسساتی دەوڵەتە دروستکەی وەزعی عێراق وردە بەرەو خراپتر ئەڕوات دابەزاندنی نرخی نەوت هاتنی کۆرۆنا و ئەمانە با بڵێن زیادبوونی بەتاڵە و بێ ئیشی نەبوونی ئیسیسمار لە ناو وڵاتەکە ئەمانە هەمووی کۆمەڵێک
يعني هۆکارن کە اقتصادی عراقی وردەوردە بەرەو داڕمان بڕوات. ئەمە ژواکە کە عێراق زۆر جار پابند نەبێ بە ینی بۆ نمونەگەر ڕێکەوتنێک لەگە هەرێم بکە لە داهاتوودا وایان نە کاریگەریە بێ ئەمە ئەگەر لە حاڵەتێکە کاک هاوڕێ هەرێم پابند بێ لەوەی کە هاوبەش بێ لە ناو ئەو داهاتێکێت هاوبەش کە بڵێن تەسلیمی خەزێنەی حکوومەتی بەغدا بکە من قەناعەتم نییە حکوومەتی بەغدا مثلەن نێتە پێشەوە یاخود بودجە بۆ هەرێم نەنێرێت من قەناعەتم بۆن تا ئێسەکانە کە هەرێم پابندیش نەبوو یاخود هیچیشی تەسلیم نەکردووە خۆت مرۆڤژی ئەڵێ شتێکی هەر نردووە تا 400 ملیارێکە 300 ملیارێکە هەر نردوێتی بۆی هیچ نەبێت معاشەکە بەردەوام بێت تا حدێک ئەگەر هەرێم پابند بێت و بتوانێت هاوبەش بێت لەوەی کە لە ناو اقتصادی عراقی لە ناو بودجێ عراقیە لە ناو داهاتی عراقیە ڕواناکەم حکوومەتی عراقیش ینی بۆی بچێتە سەریە بتوانێت وانە کاتیا بڵێن بودجەکە نەنێرێ بە پێ و زانیاریانەی هەیە لە نەگەر هەرێم پابند بێ ماگانە زیاد لە 900 ملیار دیناری بۆیێت وایە دکتۆر نازانیش زانیاریت هەیە لەسەری ماگانە زیاتر ئەچێتە ملیارێکیش ملیارێک دۆلار ملیارێ دۆلار بێت و پابلیۆنێک بڵێ ئەگە زیاتریش ئەگە زیاتریش نەبێت هەرچەند استقطاعاتی زۆری تایە مەسەلەن لە قەرزی کۆمپانیەکانە نازانم کۆمەڵێک مەسایلەوە بەڕاستی من زۆر شارەزاریم لێنی ناتوانم قسە لەسەر مەسەلەکان بەڵام تۆ ئەوەی کە لای جەنابەت هێت 900 ملیارەکە دڵنیام لەوەی کە بوویەت و ڕەنگە لە بودجەی تەشغیلی و لە بودجەی استثمار و لە کۆمەڵێک مەسائلی تر ئەتوانێت بەدەر لەوەی کە موچەش ئەتوانی ڕێک پێکی بی ئەتوانێت سوادشی لێ بکەی بۆ تەنویع اقتصادی بەس لە ڕێکەوتنی هەرێم کرد لەسەر پرۆژەی قەرز ینی مەجالی ئەویتیامەوە کە هەرێم ڕێبکەوێت لەگەڵ بەغدا لەسەر و پرۆژەی قەرزە والله زۆر تەخیرین هەرچەند خۆی هەر تەخیر این کرا یعنی 12 مانگی 11 بۆ بزانم ئەگەر هەڵە نەبم بۆ 3 مانگ ئەم ئیشەکرا مانگی 12 قەرزەکە یعنی خۆی هەر تەخیر هات هەر بۆ نیسبەت حکوومەتی عراقیشەوە کە پەسەندکردنەکەی هەرێمیش تاکو کتابی ناو کتابێک و کتابێک بێنەوە تا جواب درایەوە تا هەرێم گەیشتە قەناعەت و وەفدەکەش بڵێنەوە هاتە بەغدا بەڕاستی ئەوە کاتێکی زۆر زۆری گۆشت دووبارەیە کەم نازانم ینی نەتیجەی هەموو هەوڵەکان چۆن مرزەوەی من ئاگادان بەڕاستی کاقبات هەوڵێکی زۆر باشی یا بەڕاستی هیلاکیش بوو لە ناو هەموو ئەو فەزایی کە لەوێ بۆ لە کۆبنەوەکانە ئەوەی کە بەردەستی کەوت کردی ینی لەگەڵ پەرلەمانە دانیش لەگەڵ حکوومەتی عراقی بە هەموو مؤسساتیەوە دانیش لەگەڵ بڵێن وەزارەتداری لە ئاخری ئەوەی کە هەبوو لەگەڵ لایەنە سیاسەکانیش بە هەمان شێوە لەبەرەوەی تر هیوادارین کە لەم نەتیجەیەکی ئیجابی بوو بێت باشە خاڵێکی دیکە لە پرۆژەی بودجەی یاسای عراق بۆ ساڵی 2020 ینی کۆمەڵێک ڕێکار ژیراوەتە بریشێک لەوانە بەرزکردنەوەی نرخی دۆلارەوە دابەزاندنی نرخی دراوی عراقیە و هەروەها نەوتیش پێما بە 41 دلار خەمڵێنراوە ئەگەر نەوت بەرز بێتەوە لە داهاتوودا حکوومەتی عراق دەتوانێت جاریشکە دەستکاری نرخی دراوی خۆی بکاتەوە بەرزی بکاتەوە بەپی ئەو زانیاریانە گەر هەر والله ئەوەی کە باس کراوە ینی وەکو ئەوەی کە بانکی ناوەندیش باسی کرد وایە چەند ساڵی پێشتر ئەمە ئیشان بکردایە دیارە ینی نیەتیانەوە نییە کە بڵێن بیخەنەوە باری خۆی من نازانم سەراحەتەن چکە هیچ نکو خۆم پسۆری ئابووری نیمە تەحلیل ئەم مەسەلەکەم بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا ئەوەیە کە بڵێن ئەوەی کە باسەکرێ و زۆربەی شارەزانیش متفقن لەسەر ئەم مەسەلەیە بە حساب بۆی کە تۆ سیولەی نەقدی لە ناو حکوومەتی لە ناو بڵێن خەزێنەی دەوڵەتە زیاترکەی چکە تۆ داهاتەکەت بە دۆلارە هەم بتوانین مەسەلەن هیچ نەبێت کورتینانی بودجەکەت کەم بکەیتەوە و هەم ئەوە باش بێ کە وردە مەسەلەن ئەو یاریکردنەی دۆلاریش یعنی تۆزێک سەقامگیری تیا بکرد لە بەرامبەر دینارە بەڵام ئایا ئەمە ئەتوانرێت ینی ئەو زەختە گەوری کە لەسەر اقتصادی عراقیە هەیە بەمە ئەتوانێت چارەسەر بکرێت بەبێ چارەسەری کێشکردنی فەسادە مەسەلەن ئیسلاحاتی ئیداریە لە ناو مؤسساتە کۆمەڵی مەسائلی ترە ئایا بەبێ ئەوە ئەتوانرێت ئەمە بکرێت تەنیا تۆ موچەکەمەکەیت و بەهای دینارکەمەکەیت و بەهای دۆلار زیاکەیت ینی تەسەور ئەکرێ من نازانم ینی لەم فەزا شڵۆقی کە لە بەغا و کە عێراقیەتی ئەمە ئەتوانرێت با بڵێن عێراق لەم ئەزمەی خۆی دەرکات ئەمە هەمووی پرسیارە بەڕاستی خۆشی بەدەر لەوەی کە وەزع سیاسەکەشی نامستەقیڕە ناجێگیرە سراعشی قوڵی هەیە لە ناو خودی خۆیانە سرا هەیە لەگەڵ سونەکانە سرا هەیە لەگەڵ دەوروبەریە لەگەڵ ئەمریکایە هەندێک لە بەشێک لە میلیشاکانی کە سەر بە ئێرانە زۆر باشە بەڕێکەوتنی لەگەڵ هەرێم بەغدا ئەتوانێت تا ڕادەیە کورتێنانی بودجەی خۆی پڕ بکاتەوە ینی هیچ لەو ڕۆژە و زانیاریەکت هەیە
چکە ئەگە 250,000 بەرمیل تەسلیم کات بە بەغدا خۆی تۆ نیوەی داهاتەکەشی بداتێ تۆ مقدارێکە بۆ دانراوە 12 گریمان ئەوەی کە هەیە بەڵێ زیاد ئەو 12 پوین ئەو شەشەی کە هەیە دانراوە لە بەرامبەر ئەو داهاتەی کە لە فرۆشتی 250 300 نازەمەوە گەڕاوت و سەرەوەی کە اتفاقەکان چۆن و لە 150 داهاتی غێری بڵێن نەوتیە نازانم ئایا تۆ بەم 250 و لە 150کەی ئەگاتە ئەوەی کە تۆ ئەو پشکەی کە هەرێم مەسەرەن بە مقداری ئەوەیە کە بتوانێت هاوکار بێت دڵنیام هاوکار بەڵام تۆ ئێستا ئەڵێ تۆ هیچ نەبێ بیان و بڕبە ینی ئەوان داوای ئەوەیان کردووە ئێمە بەسم بۆ حکوومەتی عێراق تا چەند ینی ئومێدی لەسەر ئەم ڕێکوتنە هەڵچنی بە ئومێدەوە نییە نابێتە فریادڕاستێ بووی مەسەلەکە ئەوەیە کە هیچ نەبێ ئێمە ینی ڕاکێشنە ناو فەزاکە ینی هیچ نەبێ ئێمە وا بکەن کە بە فعلی ئێمە بەشێکی لە ناو عێراق بە دەر لەمە ئەو مەسلەی کە مەسلەیەکی دارایی و اقتصادیە وەکو باس بکرد لایەنێکی سیاسیە ئێمە ینی هیچ حرەکەیەکمان نەکردو بۆی کە بەشێکی لە عێراق ڕاستە ئێمە بەشدارین لە هەنێ مؤسسات وەزیرێکمان هەیە و چەند وەکیل وەزیرێک و چەند ئەندام پەرلەمانێکمان لە بەغدا هەیە بەڵام ئایا بە فعلی ئێمە هاتوین وا خطابی بڵێن ڕۆژانەی خۆمان کە بۆ هاوڵاتیانەکەین و کە ئەو خطابی کە لە میدیاکان و کە لە نووسرا و کە نازانم لە سایت و لە تۆڕی کۆمەڵایەتی و لە دانیشتنی سیاسی و لە کۆنفرانس و کۆبوونەوە و سیمینارەکانی خۆمان کە ئین بەگوێ کۆمەڵانی خەڵکی خۆمانە ئەو وتارەیە کە بەڵێ ئێمە بەشێکی لە عێراق من قەنەعەتم نییە وتارەکە ئەسڵ گوتاری سیاسی ئێمە گوتارێکی سەقەتە تا ئێستا نەمانتوانی وە قەنەعەت بە خەڵکی خۆمان بکەین کاکە ئێمە بەشێکین لە وڵاتە و خۆمان تایە بەشدار بووینەوە و خۆشمان تیا بەشدار بووین لە داڕشتنی بەند بە بەندی دەستوری عراقی بەڵێ لەبەرەوە تۆ ینی بەدەر لەوەی کە ئەو مەسەلی پارە و بودجە و ئەوانە چکە ئەمەش هەر بەشێکە لەو شتە ینی بەشێکە لەو هەنگاوی کە تۆ ئەینهی کە هاوبەشێکی سیاسی ڕاستەقینی لە چوارچوێکی فیدرالی حکوومەتی بەغدایە تۆ واقعێکی ڕاستە سیاسی و با بڵێن لە چوارچوەی دیفاکتۆیا دەرچوین ئێمە لە چوارچوەیەکی دەستوری قانونی سیاسی بەحتین ئەبێ ئێمە دان بەوەیە بنەی پێش هەموو شتێک بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە کە تو هەر مەسلەیەک یا هەر هەنگاوێک لە زدی ئەو گوتاری کە هەیە کە تۆ هەنگاوەکە ئەنی تۆ وازانین تۆ خائینی ناسانم چیت ینی بەو مەسەلانە تۆ بەندبارەکە تۆ بێ ئەمە ئیسلاحی ئەم گوتاری خۆت بکەی پێش هەموو شتێک مە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەتەکی کاکاوڕیژان تۆ ئەبێت تۆ قەنەعەت جاری تۆ قەنەعەت بە خۆت بکە یەکەم هەنجا وردە قەنەعەت بەوەی خۆتەکەی ئەو علامەتی ئیستیفامی کە لەسەر هاوبەشی خۆت دادناوە لەو چوارچوە دەستوری و قانونی کە لە عێراق هەیە ئەمە بسڕەرەوە پێویست بەوە ناکات تۆ هاوبەشێکی زۆر بەهێزی و زمانی کوردی دانراوە بە دووەم زمانی ڕسمی لە عێراق لە هەموو دام و دەستگاکان باشە پێ دوایە ئەو ئەرزیێتە فراهەم کراوەسە لە ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەتی باسە لە هەوڵەکانی ڕابردووی یەکێتی کرد کە هەردوو هاوسەرۆکان بە تایبەتی لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەوسەرۆک بابڵ تاڵەبانی کە ینی ماوەی ڕابردوو کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتن لەگەڵایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە بوو تا چەند ئەم ئەرزیەتە ئێستا لە هەرێمی کوردستانە فراهەمە بووی کە هەر وەفدێک دەچێتە بەغدا یاخود ئێمە کە داوای حەقی خۆمان دەکەین لە بەغدا بە یەکگرتووی داوای ئەم حەقە بکەین و بەغدا ژەو کاتە لەوە چێ زیاتر بێتە پێشەوە لێمانەگەر ئێمە یەکگرتووبین ئەمە بینرێت ئێستا ئەمە حقەتێکی وازەحە کاک هاوڕێ هەرچەند ئێمە لەناو خۆمانە لە هەموو لایەنەکان ینی گوتاریشی یەکگرتووی تەواومان هەبێت و بتوانین خاڵە هاوبەشەکانی خۆمان ڕێک بخێن لە وەرەقێکی گفتوگۆ و مفاوەزاتی خۆمانە دانیشتین بڵین ئەمانە داواکاریەکانی ئێمە و پێویستەکانی ئێمە بە تەشید بەرامبەرەکەشت حساباتی خۆی تایبەتی خۆی ئەک بۆ هەموو پرسێکێتە پێشەوە بەنسبەت ئێمەوە و هەرچەند لایەنە سیاسەکانیش لە ناو خۆمانە زیاتر یەکگرتوو بین لە هەموو ڕوویەکەوە و تێگەیشتنمان هەبێت لە مووقفی خۆمانە لە هەموو ڕوویەکەوە مەبەسم لایەنەکانی کوردستانی و لە هەرێمی کوردستانی خۆبەرنەوە غەیری هەرێمی کوردستانیش چەند لایەنێکی تریش هەیە کە ئەمانە ضرورن لە واقعی هەرێمی کوردستان لە مەسلەی ئێستاە تێبگەن لەبەرەوە تۆ بوونی هاوبەشی سیاسی لە ناو لایەنە سیاسەکانی کوردستانە نەکەر ئەمە ینی حقەتێکە واقعەکە تەواو ئەبێتە فاکتێک و سوڕەیەکی وازح ئەیە بە بەغداش بە هەمان شێوە تۆ خاڵەکانی بەڕوونیەتە بەردەست و ئاشتواندنی مفاوەزاتەکەش بە شێوەیەکی زۆر باشتر بێتە پێشەوە بەڵام غەیری ئەوە کە تۆ هاتی لە پشتی ئەمە وەرەقێکی ترت دانابوو یا هەر یەکە بە
بڵێن بە شێوەیەک لە شێوەکان هینی خۆی کرد و مفاوەزاتی خۆی کرد و ڕێکەوتێکی سیاسی ژەربەژێری کرد و بەتەیشید و عێراقیش ئەو کاتە بەڵێ بڵێن هینێکی تریە بێت بگورە بەڵێ تا چەند ینی ئامادەکاری کراوە بۆ نمونە چکە لە ڕابردوو وترا لەگەڵ ئەم وەفدەی کە چۆتە بەغدا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بڕیارە بچێتە بەغدا بۆ پاڵپشتی ینی ئەم وەفدە و بۆ پاڵپشتی ئەو پەیوەندیانە یاخود ئەو ڕێکەوتنانی کە بڕیارە لە داهاتوودا لەگەڵ بەغدا بکرێت هیچ شتێکی وا زانیاریت هەیە دکتۆر؟ والله تۆ ئەبێت ئێستا ئەم مەسلەی بودجەی 2020 بە ئێمە شتەکان تۆزێک وازەحتر بزانین بەغدا ینی چۆن ئێمە لەسەر ئەساسە بین مفاوەزات بکەین تانێتە پەرلەمان و تا خاڵەکانی بەتەواوەتی ڕوون نەبێت و درافتەکە کۆتایی پێنێت و ئیقرار نەکرێت لە ناو پەرلەمانەوەی لایەنە سیاسیەکان لەسەری کۆبوون نەکەن و ئێستاوە دەنگ و بڵاوبەتەوە کە بەڕاستی زۆربەی لایەنەکە ناڕازین لەسەر ئەم بودجەیە بودجەکە بەگشتی ینی بەڵێ کۆمەڵی خاڵی تایە بۆ نمونە تۆ بڵێن لە موچەی خەڵکی کەم کردوەوە گریمان لە موچەی کۆمەڵێک لە پلەکانی تریشی کەم کردوەوە و کورتێنانەکەی وازح نییە ئەمانە هەمووی بۆتە مەسلەی ئەم کەمکردنەوەی بەهای دینا لە بەرامبەر دۆلارە ئەمانە هەمووی بۆتە کۆمەڵە کێشەی زۆر زەق کە ئەمە وای کردوون لایەنە سیاسیەکان نیگەران بن تا ئێستا ئێمە نازانین چی بەسەرێت بەڕاستی تا نێتە ناو پەرلەمان و تا لایەنە سیاسەکان گفتوگوی لەسەر نەکرد و لایەنە سیاسەکان خۆیان ئیقرای لەسەر نەکەن و قەرای لەسەر نیان کەس نازانێت. باش دکتۆر من بەرەو کۆتاییەچم سوپاس دەکەم ئەمێ بزانم لە کۆتاییدا سەرنج و داواکاری چییە بۆ نمونە لەو وەفدانی داهاتوو کە دێنە بەغدا بە تایبەتی وەفدی سیاسی کە دەچێتە ئەوێ چۆن لەگەڵ بەغدا پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە و داواکاریەکان چی بێت بەستەنها لە چوارچێوەی بودجەدا خۆی بینێتەوە؟ کاک هاوڕێ ئێمە ینی معادلەیەک هەیە کە بەڕاستی ئێمە بێ بە تەواوەتی قڕای لەسەر بکەین ئیقرارەکە ئەوەیە کە ئەبێ هاوبەشێکی سیاسی بێت هاوبەشە سیاسەکەی خۆمان بە تەواوەتی ڕوون بێت وازح بێت و دانی پیا بنین وەکو خۆمان وەکو لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدایە و ئەو ئیقرارە ئەبێ گوتاری خۆمانی لەسەر بنیاد بندرێت و گۆڕانکاری بکرێت هەتا ئێمە ئەو گۆڕانکاریان نەکەین و هەتا ئیقرار نەکەین بۆی کە بەشێکین لە عێراق هەتا ئێمە نەگەڕێنەوە ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقە لەسەر ئاستە جیاوازەکانە گفتوگۆ نەکەین و لەسەر هاوبەشی سیاسی و ئیداری و هەموو شتەکانی تر گفتوگۆ نەکەین و بڵێن نەکەین بڵێن نەچینە ناوەوەی کە خاڵی هاوبەش نەدۆزین و ئێمە ناتوانین ڕێ بکەین لەگەڵ حکوومەتی بەغدایە و ئەوەی کە ئێستا هەیە ئەم وەزع سیاسی و اقتصادی کە لە هەرێما هەیە خراپتر ئەبێ لەبەرەوە تۆ هەر هیچ نەبی حکوومەتی بەغدا لەگەڵ یان ڕێ بکەوی ئەگەر شتێکی بەسیتی شت بۆ بنێت تۆ بتوانانی ملیەتەکەی خۆتی پێ بژێنیت ینی بەڕاستی خەڵک و کۆمەڵانی خەڵک لە زروفێکی اقتصادی زۆر ناخۆشان موچەخۆران پارەیان پێێنێ خەڵک بەتاوەتی هیاری کردووە ئەوەی کە هاتە سەریشی ئەمەی کە ئەم وەزعی دۆلار و دینار ومانش ئەمەش ئەوەی زیاتر کاریگەری لەسەر بازار داناوە لەبەرەوە تاخێر ڕێگە چارە ئەمەش ینی ئەمە فەلسفەی شێتی و ڕوئیایی شێتیشە بەڕاستی و دەمێکیش ئەم ڕوئیا هەیە کە ئێمە زەڕوورە بۆ کێشەکانی خۆمان حلکردنی کێشەکانی خۆن ڕێگاکەمان بەغدایە ڕێگاکەمان تورکیا و ئەنقەرە و ئەمانە نییە ڕێگا وازەحە ئێمە هاتوین هاوبەشی سیاسی و قرارمان کردو لە دەستور و لە قانونە زەڕوور نییە لە نیوەی ڕێگا بگەڕێنەوە و پەشیمان بینەوە یاخود بڵێن علامەتی استیفهام لە هەموو بەڵێنەکانی خۆمان دابنین لەبەرەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆمان جا اقتصادی بێت جاگە سیاسی بێت جا هەر شتێکی تر بێت یەک ڕێگامان هەیە کە ئەمە فەلسفەی شێتی نیشتمانی کوردستان ئەوەی کە ئێمە بتوانین لەگەڵ بەغدایە ڕێ بکەوین بە هەر وەسیلەیەک بێ و هیچ ڕێگایەکی ترمان نییە و هیچ ئۆپشنێک و هیچ دەرچەیەکی تریشمان نییە بەڕاستی ئێمە بتوانین حلی کێشەکانی خۆمانی پێ بکەین. بەڵێ سوپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر تا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. سوپاس دەکەم بۆ سەرنجتێبینی وەڵامدانەوەکانە دکتۆر جان.